لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بارزان خوش حام لواني صوت الشيخ حب لواني كاين تفسير القرآن بيروز بما وخزمتان بس رزامندي خواي جورا وهي آدم أوي أزي السودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم ولكن يؤاخذكم بما كسبت قلوبكم والله غفور حليم. بەڵخۆشەویستان دیارە ئەو ئاتەش وەکو لە دوای ئاتەکەی پێشترێ هات کە خوای گەورە سوبحانەهو وتەعالا فەرمووی ولا تجعلوا الله عرضة لأيمانكم أن تبروا وتتقوا وتصلحوا بين الناس. وەکو باسمان کردکەوە سوێن خواردن بەخوا سوبحانەهو وتەعالا بەذاتی ئەڵڵا کە ئەسڵ وایە هەموو سوێن خواردنەکان بەذاتی ئەڵڵابی مەکەنە مانیعێک لەوەی کەوا چاکە بکەن خۆتان لە خراپ پارێزن ئیسلاح بکەن. ئەوجا لێرەدا خوای گەورە لا يؤاخذكم الله باللغو في أيمانكم کەواتە خوای گەورە حسابتان لەگەڵ ناکە. لا يؤاخذكم الله کەواتە حسابتان لەگەڵ ناکە، نە بە گوناح لەسەرتان دەنووسی، نە پێویستی بە کەفارەتیش هەیە ئەو نەوع سوێندانەی کەوا باللغو في أيمانكم واتە ئەو سوێن خواردنانەی کەوا لەغوە وەکو دەین ئینشاڵڵا باسی دەکەین کەوا هەر بەسەر زارەچیە بەناو دڵت نییە. ولكن يؤاخذكم بما كسبت قلوبكم بەڵام لەسەر ئەو شتانە حسابتان لەگەڵ دەکا بما كسبت قلوبكم بەسەبەبی ئەوەی کەوا لە دڵەوە با بڵێن لە دڵەوە بە دڵەوە سوونتان خواردیە وەکو کوک بما كسبت ئەیدیکم واتە بە دەستی خۆت ئەوی شت کردێ وەکو کەسابەتێک کەواتە سوێن خواردنەکەش گەر بە دڵەوە نەبی ئەوە خوای گەورە حسابتان لەگەڵ ناکە. ئەگەر بە دڵەوە نەبی وەکو لە سوورەتی ئەنمایە بما عقدتم الأيمان واتە لە دڵەوە عقدتان کردیە بە عەزم و جەزمەوە دەیڵێن. بەڵام ئەوەی کەوا سەرزارەچیە ئەو سوێندانی کە سەرزارەچیە هەروەها لێ ڕاهاتێ ناوەڵڵا ئەرێ وەڵڵا نەخێر ئەوە خوای گەورە حسابتان لەگەڵ ناکە نە بە کەفارەتدانتان لەسەرە نە گوناهیش لەسەرتان حساب دەکرێت. والله غەفور حەلیم. خوای گەورە سوبحانەهو وتەعالا لێیە بەو شێوەی تەعاملتان لەگەڵ دەکرێت. خوای گەورە غەفورە، خوای گەورە سترتان دەکا، عقوبەتان نادا و حەلیمیشە. خوای گەورە پەلە ناکا سوبحانەهو وتەعالا لەوەی کەوا یەکسەر بەندەیە گوناهێش کردو خوای گەورە سزای بدا، بەڵکو خوای گەورە حلمی هەیە. خوای گەورە سوبحانەهو وتەعالا سەبری هەیە لەسەر بەندەکەی سوبحانەهو وتەعالا. وەکو لە عائیشە خوای لە ڕازی دەفەرمی اللغو في اليمين هو كلام الرجل في بيته كلا والله وبلا والله. کەواتە سوێن خواردنی بەلەغوو ئەوەیە کەوا کەسێک لە ماڵێ دەڵێ نا والله ئەرێ والله کەواتە یعنی سەرزارەچیە. و هەروەها لە عوروەوە عینی دەجێڕێتەوە کەوا عائیشە خوای لە ڕازی دەربارەی ئاتە دەیفەرموو هو الشيء يحلف عليه أحدكم لا يريد منه إلا الصدق فيكون على غير ما حلف عليه. واتە بۆ شێوەیەکی لێکی دایتەوە کە کەسێک سوێن دەخوارە سەر ئەوەی کەوا فلانەشت ئەو هایە ینی بە قەناعەت و یەقینەوە ئەو تێگەیشتێ ئەو هایە بەڵام دوالوێ بە دیارەکەی وانییە کەواتە ئەو مەبەستی درۆکردن نەبوو چونکە ئەگەر کەسێک بە متەقەسیدی درۆ بکە و سوێندی لەسەر بخوا ئەوە پێی گوتە یەمینی غەمووسیش ئەوەیە کەوا یەغمیس بصاحبه في النار ئەوەیە کەوا بەردەوامی لەسەری بەرەو ئاگری دەباتە ناو ئاگر خوا پەنامەندە. لێ یەمینی غەمووس واتە کەسێک سوێن لەسەر شتێک بخوا بە درۆ و دەستزانی درۆیە ئەوە بەرەو ئاگری دەبا مەگەر تەوبەچی نەسوحی لەسەر بکاتن و ئەگەر بەو سوێندە درۆی حەقی ئەو کەسەش بداتەوە ئەگەر حەقی کەسێک خوارد بوو ئەوجا تەوبەچی نەسوح بکا مەگەر خوا لێی خۆش بی سوبحانەهو وتەعالا. ئەگەر نا یەمینی غەمووس وەکو زانان دەفەرمون هەتا کەفارەتیشی نییە. کەفارەت لە بۆ ئەو سوێندەیەکەوە حەقی کەست نەخواردیە ئەتوو سوێن دەسە شتێک خواردن نەیکەی بەڵام دواترێکەوە پەشیمان بوویەوە دەیکەی بڕۆ کەفارەت بدە. بەڵام یەمینی غەمووس کەوا مالی کەسێکت پێ خواردیە ئەوە بەڕاستی زۆر مصیبەتێک گەورەیە کەفارەتی لەسەر نییە بەڵام گوناهەکەی زۆر گەورەیە خاوەنەکەی بەرەو جەهەنەم دەبا مەگەر حەقی کابرای پێ بداتەوە و هەروەها
تەوبەش بکاتن تەوبەچی نەسوح. ئیتر ئەوەی دیکەیان وەکو کە باسمان کرد لەو ئاەتەدا لەغو ئەوەیە وەکو دایکمانە عایشە خوای گەورە لێی ڕازی بیتن لە خۆی و لە بابی ئیتر دەفەرمیتن لەغو ئەوەیە کەوا کەسێک سەرزارەچی بڕێ لا وەڵڵا ئەرێ وەڵڵا ئیتر ئەوە لەسەر خوای گەورە سەر ناگری مەگەر بە دڵەوە سوێندت خواردبی طبعا ئەوە لەو حاڵتەی پێویستت بە کەفارەت هەیە. لە دوای خوای گەورە سوبحانەهو وتەعالا هەر لە درێژەی بەیانکردنی هەندێک لە ئەحکامەکانی ئوسرە دەفەرمی للذین یؤلون من نسائهم تربص 4 أشهر فإن فاءوا فإن الله غفور رحيم وإن عزموا الطلاق فإن الله سميع عليم. لو حالتي لو دواتدا خوای گەورە باز لە حاڵەتێک دەکات کەوا پێی گوترێ ئیلا چییە؟ واتە پیاوێک کاتێکەوە لەگە خێزانەکەی مشکلەیان هەیە سوێندی دەخواتن کەوا لە خێزانەکەی نزیک نەبیتەوە وەکو عقوبەیەک. سوێندی دەخوا لە خێزانەکەی نزیک نەبیتەوە وەکو عقوبەیەک واتە سەرجەیی لەگەڵ نەکا. ئەو پێی گوترێ ئیلا. هەتا پێغەمبەر صلی الله علیه وسلم کاتێکەوە خێزانەکانی داوای نەفەقەی زیادیان لێ کرد و یاخود وەکو ئەو حاڵەتەی کەواکو لە سوڕەتی التەحریمیش باز دەکرێتن کەوا دوو لە خێزانەکانی خۆیان لێ ڕازی بتن ئیتفاقیان کرد لەسەر شتێک لەسەر هەوەیەکەی تریان ئیتر بە هەر حاڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لێیان تووڕە بوو سوێندی خواردی یەک مانگ لەگەڵ هەموویان سەرجەیی ناکا. بالفعل 29 ڕۆژ کەوا مانگ 29 یان 29 ڕۆژ پێغەمبەر صلی الله علیه وسلم لێیان جیابەوە ئیلا وەکو تەئدیبێک کەواتە ئەو حاڵەتە واریدە بەڕاستی. بەڵام پێشی هاتنی ئیسلام ئەو ئیلاءە پیاوانێک لە جاهیلیەت بەڕاستی وەکو سلاحێک بەکاریان دەهینا دژی خێزانەکانیان بەڵام کاتێکەوە بەکاریان دەهینا یعنی بە شێوەیەک درێژەی دەخایان ئیتر ئەو ئافرەتە بە معەلەقی دەماوە نە ساحب مێردە و نە مطەلقەشە لە خۆی بچی مێردێشکە بکاتەوە. خوای گەورە سنوورێکی لۆدانە لێرە دەفەرمی للذین یؤلون من نسائهم ئەوانەی کەوا ئیلا دەکەن لە خێزانەکانیەوە تە بڕیار دەدەن کەوا نەسنە لێیان وەکو تەئدیب تربص 4 أشهر. طبعا دەبی سەبەب هەبێ ئەگەر بەبێ سەبەبی گوناحی دەگاتێ. تربص 4 أشهر کەواتە لە بۆی هەیە هەتا 4 مانگ ئەو ئیلای لەگەڵ بکە و ئافرەتە هەتا 4 مانگی دەبی تەحمل بکە. بەڵام لە دوای ئەو 4 مانگەی لە بۆی هەیە بچی شکایەت بکاتن لای حاکم و لای قازی. ئیتر ئەو پیاوە یانەوە تا دەبی بیجێڕیتەوە لەو ئیلای واز بینی و قەطعی بکە یان ئەوە تا دەبی تەلاقی بدە. لێ خوای گەورە دەفەرمی فإن فاءوا ئەگەر گەڕانەوە فإن الله غفور رحيم. ئەوە خوای گەورە غەفور و ڕەحیمە لە دوای ئەو 4 مانگە کە بڕیاردا بگەڕێت و یان پێشی ئەو 4 مانگە بڕیاردا ئەو ئیلای بشتێنیتن ئەوە خوای گەورە غەفور و ڕەحیمە. وإن عزموا الطلاق ئەگەر عەزیمەتیشی لەسەر تەلاق بوو کەواتە یەک لەو دوو حاڵەتە یان ئەوە تا دەبی ئیلاەکەی بشتێنی بگەڕێتەوە لای خێزانەکەی یان ئەوە تا بڕیاری تەلاقی لەسەر بدا. وإن عزموا الطلاق ئەگەر بڕیاری تەلاقیش لەسەردا فإن الله سميع عليم. خوای گەورە سەمیع و ئاگاداریشە دەبیستی و ئاگادار بە نیەتەکان کەواتە دیارە گەڕانەوە باشترە. لێ خوای گەورە بەرامبەر بە گەڕانەوە فەرمووی غەفور و ڕەحیمە خوای گەورە بەرامبەر بە تەلاق فەرمووی سەمیع و عەلیم ئاگادار بن زوڵم نەکەم. خوای گەورە دەبیستی و هەروەها ئاگاداری نیەتەکانە. ئەو جا لێرەدا ئەوەی کەوا بڕیاریدایە ئیلا بکات لەگەڵ خێزانەکەی هەتا 4 مانگ لە بۆ هێ نابی زیاتر بچێشی لە پاش ئەو 4 مانگە لە بۆی هەیە خێزانەکەی داوا بکە یان تەلاق بدەیان بگەڕێتەوە لای. و ئەو کەسەشکەوە ئیلا دەکا ئەگەر سوێندی خواردیە ئەوە نەستە لای خێزانەکانی بەڵام کە پەشیمان دەبیتەوە با سوێندەکەی بشتێن و کەفارەت بدا باشترە وەکو لە حەدیثەکان پێشترێ باسمان کرد کەفارەت دەدا دەستەوە لای خێزانەکەی. ئەگەر هەر بەردەوام بوو هەتا 4 مانگ گوتمان لەو حاڵەتەی ئەو کەسە مخەیر دەکرێت لە بینی ئەوەی کەوە یان دەیجێڕیتەوە ئەو حاڵەتە کۆتایی پێدەینی ئیلا نامینێ یانەوتە تەلاقی ددا. ئەو جا لێرە خوای گەورە سبحانه وتعالى دێت سەرباز لە باسکردنی ئەحکامەکانی تەلاق. والمطلقات يتربصن بأنفسهن 3 قروء. ئەو ئافرەتانی کەوا تەلاق دەدرێن دیارە بەڕێزان لە ئیسلامدا وەکو نیکاح هەیە تەلاقیش هەیە بەڵام نیکاح خۆشەویستترە لای خوای گەورە سبحانه وتعالى لە تەلاق وەکو لە ئەثەردا هاتیە أبغض الحلال عند الله الطلاق. واتە خوای گەورە حەلالی کردێ بەڵام پێشی خۆش نییە.
بەڵکو تەلاق و لێکجیابوونەوە بەڕاستیەکە لە ئەهدافەکانی شەیتان زۆر هەوڵ دەدەکەوە زەفەر بە ژن و مێردی مسلمان بە و لێکیان جیا بکاتەوە. لێ تەماشا دەکەی حالات تەلاق زۆربەی زار لەسەر ئەسبابی تافیه و کەمە، کەواتە ئەگەر مەگەر مبەررێکی زۆر بەقوەتە بێگەنا بەڕاستی ئەسڵ وایە نیکاح بەردەوام بی. و هەروەها فإن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. وخوای گەورە دەفەرمیتن ئەگەر ڕقیشت لە ئافرەتەکەت بووە لە خێزانەکەت بووە دیارە سەبەب هەیە لێ ڕق لێبیتەوە، ئەگەر ڕقیشت لێ بووەوە سەبری لەسەر بگرە، لەوانەیە ئەوەی کە ئەتوڕق لێ دەبیتەوە خێرە چێکجار زۆری پێوە بی، هەرنا ئەزر پاداشتە چێکجار زۆری تێداکەەوە سەبر کەواتە بەڕاستی ژنومێر کاتێکەوە مشکلە و گرفتیان لە نێوان هەر دەبی، یعنی ئەوە شتێکی اعتیادیە، بەڵام سەبرگرتن لەسەر یەکتری ئەزر پاداشی زۆرە. بەڵام ئەگەر وەکو ئیسلام دینێکی واقعیش کە هەر نەگەیشتنە یەکتری هەر لەگەڵ یەکتری نەگونجان ئێ باشە و ژیانە دەبتە جەهەنەم هەتا کەنجین وا بەردەوام لەگەڵ یەکتەرگەر هیچ مەجاری تێدا نەبوو تەمەن خوتواتی دانایە وەکو لە سوورەتی ئەنیسا دەفەرمیتن خوتوات هەیە لە بۆی عیلاجی بینی مەشاکلی ژنوێر. ئەگەر هیچ عیلاجی نەبوو دیارە وەکو عارەب دەڵێتن ئاخر الدەوای ئەلکەی، واتە کۆتایی هەموو دەرمانەکان ئەوەیە جێگایکە بستێنرێکەواتە لێک جیا بکرێنەوە. ئیتر کە لێک زیادە کرێنەوە والمطلقات يتربصن بأنفسهن 3 قروء، پاشەوەی کەوا لێک جیا دەبنەوە ئەو ئافرەتە طبعا حەقی هەیە مێرد بکاتەوە، بەڵام کەنجین مێرد دەکاتەوە. پێویستە 3 جاران حەیز ببینی ئەو جا لە دوای ئەوە لە بۆی هەیە مێرد بکاتەوە. والمطلقات يتربصن دام بەخۆدا دەگرن 3 قروء 3 حەیض، قروء جەمعی قەرە بمعنى حيض دي. طبعا لێرەدا خلاف لە بین زانان هەیە ئایا 3 حەیضی ببینی یاخود 3 طهری ببینی لە دوای حەیضەکە، 3 حەیزی ببینی عیدەکەیتەوە دەبی یان 3 طهری ببینی، چکە فەرق دەکا بەڕاستی. ئیتر لێرەدا زۆربەی مفەسرین یاخود جمهوری عولەما لەسەر ئەوەنە قروء جەمعی قەرە و بمعنى حەیض دێ، کەواتە ئافرەتانی تەلاق درای لە عیدەدا دەمینێنەوە هەتا 3 حەیض دەبینن. ولا يحل لهن أن يكتمن ما خلق الله في أرحامهن إن كن يؤمن بالله واليوم الآخر. ئیتر لە خلالی ئەو فترەی لە بۆیان نییە ئافرەتان ئەو شتێک کە خوای گەورە خەڵقی کردە لە ناو ڕەحمەکانیان، واتە ئەگەر منداڵ خوڵقا بوو لە بۆیان نییە کەتمی بکەن. یعنی ئافرەتێک لە بۆ نمونە بە هەر شێوەیەک مێردەکەی تەلاقیدایە ناوێتنی ئەتراف کەکەوە حەملی بووە، لەو فترەیە حەملی بووە لەبەرەوەی پێشی ئەوە لەگەڵ خێزانەکەی دروست بووە، بەڵام لە دواترێک کە تەلاقیدا ئیتر لەو فترەیە حەمل دروست بووە. ئیتر کە حەمل دروست بوو لێردا مەسەلەکە دەگۆڕێ، ئەو ئافرەتە ئەگەر نێوێ بگەڕێت و لە پیاوەکەی لەوانە دەیشاریتەوە کە حەملی هەیە، دەیشاریتەوە تاوەکو لەو پیاوەی نەجاتی بی. خوای گەورە دەفەرمی لە بۆیان حەڵال نییە ئەگەر خوای گەورە حەملی لۆ دروست کردبوون منداڵ لە ڕەحمەکانی دروست بوو بیشارنەوە ئەگەر ئیمانیان بەخوا بە ڕۆژی دوای هێت. تەماشاکە ینی جێبەجێکردنی ئەحکامەکان زەمانەتی تێدا ئەوەیە کەوە ئەگەر ئیمانیان بەخوا بە ڕۆژی دوای هەیە نابی لە بۆیان بیشارنەوە. وبعولتهن أحق بردهن في ذلك. لەو حاڵەتەی پیاوەکانیان باشتر وایە بیان جێڕنەوە ئەگەر بە تایبەتیش حەملیان هەبوو لە دوای تەلاقدان لێیان بەدیار کەوا حەملی هەیە. طبعا عیدەی ئافرەتی حامل ئەوەیە ئەگەر هەر مصر بوو لەسەر تەلاقەکەی وأجلهن أن يضعن حملهن، دەبێت هەتا حەملەکەی دادێن نەک 3 حەیز ببینی، هەتا حەملەکەی دادنەوە لە عیدەیە لە بۆی نەمێردی بکاتەوە. بەڵام لەو حاڵەتێک کە منداڵی لە جیدا هەیە مادەم حەملی هەیە وبعولتهن أحق بردهن في ذلك، با پیاوەکانی مستحقترن بیان جێڕنەوە، چکە منداڵ لە نێوانی وا دروست دەبی، ئەو منداڵە لە دوای تەلاقدان و جیابوونەوەی ژن و مێرد سەرگەردان دەبی، منداڵەکە با سەرگەردان نەبی پیاوەکە مستحقترە بیجێڕیتەوە. بەڵام بە شەرتێک ئین ئەرادوا ئیصلاحا، ئەگەر بیانەوێ ئیصلاح بکەن با بیجێڕیتەوە، کاتە بە نیەتی ئیصلاح با بیجێڕیتەوە، نەک بە نیەتی ئەوەی کەوا بیجێڕتەوە زوڵمی لێ بکە. نا، پیاوێک خێزانەکەی تەلاقدا لە مەرحەلەی عیددە ئەوجا ئەگەر حەملی نەبوو 3 حەیز بەسەردا دەچی، ئەگەر حەملی هەبوو هەتاوەکو حەملەکەی دادنێ ئەوە لە مەرحەلەی عیددەیە هێشتا لەژێر نیکاحی پیاوەکەی خۆی مایە. هەر کاتێک بێ بیجێڕتەوە بە 2 شاهێدی دەکاتە 2 شاهید وەکو لە سوورەتی الطەلاقاتێ و دەیجێڕیتەوە و بەڵام تەلاقەکی دەڕوا دووی دەمینێتن، دووی دەمینێ زۆر اعتیادیە. ئیتر وەکو لە ئاەتی دواترێ باس کرا
بەڵام وەکو دەفەرمی کە دەیجێڕیتەوە با بەو نیەتەی بیجێڕێتەوە ئین ئەرادوا ئیصلاحا بەنیەتی ئیصلاح بیجێڕێتەوە نەک بەنیەتەوەی کەوا بیجێڕێتەوە تاوەکو زوڵمی لێ بکە و بیچەوسەینتەوە بە تایبەتی ئەو پیاوەکەوە هەستی کردی ئەو ئافرەتە لێ دەگەڕێتەوە لای چونکە زانای حەملی بۆ کە تەمری واقع ئیتر ئەوش ئیستیغلالی ئەو نقطەی بکە بیجێڕێتەوە لەوەی زوڵمی لێ بکە نە خوا ئاگادارە بەو شتەی ئەگەر مەبەستی ئیصلاحە با بیجێڕیتەوە ولهن مثل الذي عليهن بالمعروف ئیتر ئافرەتان ولهن مثل الذي عليهن حقوقیان هەیە واجباتیشیان هەیە هەر وەکو واجباتیان لەسەرشان بەرامبەر بە پیاوەکان حقوقیشان واتە پیاوەکەش واجب لەسەرشان بەرامبەر بەو ئافرەتەی کەواتە ولهن لە بۆیان هەیە حقوق مثل الذي عليهن وەکو ئەو واجباتانەی کە لەسەرشانە کەواتە ئافرەت واجبی لەسەرشانەکەوە ئیطاعی پیاوەکەی بکاتن طبعا لە حدودی شەرعدا وەکو معلومە لە بابەتەکان زۆر باس کرا بەڵام لە مقابلدا ئەو واجباتە لەسەرشانە حقوقیشی هەیە لەسەر پیاوەکەش پێویستە لە بۆی جێبەجێ بکە کو بالمعروف واتە بە چاکە یاخود لە حدودی عرف کەوا مەسەلەن لە ئافرەتانی سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم یەک تاقە حوجرەیان هەبووە ئێستا ئافرەتی ئێستا پێویستی بە مەطبەخ و پێویستی بە فلانەشت و فلان شتەیە ئەوە معروفە ئەوە عرفی ئەو سەردەمەی ئەوەیە پێویستە پیا و تەقسیری لۆ نەکاتن کەواتە بالمعروف ئەوەی کەوا ئەو عرفەی کەوا لە حدودی شەرع دەرناسیتن و بە چاکەیە حقوق و واجباتی لەسەرشانە ئەو پیا ئەو ئافرەتە وللرجال عليهن درجة کەواتە تاوەکو وا تێنەگەین مساوات لە بینی ژن و پیاو هەیە وەکو لێردا فەرمووە ولهن مثل الذي عليهن بالمعروف حەقیان هەیە وەکو واجبیشیان لەسەرشانە بەڵام وا تێنەگەین لە ئیسلامدا وەکو غەیری ئیسلام کە دەڵێن مساوات لە بینی ژن و پیاو هەیە لە ئیسلامدا مساوات نییە عەدل هەیە لە ئیسلامدا عەدل هەیە هەر کەسە حەق خۆی دەدرێتێ کاتێکەوە دەڵێ ژن و پیا وەک یەکن وەکو ئەوەیە کە بڵێ شەو و ڕۆژ وەکو یەکن وەکو ئەوەیە کەوا بڵێ سارد و گەرم وەکو یەکن نا هەر یەکەیان خوای گەورە بە شێوەیە خەڵقی کردین لە بۆ وەزیفەیە خەڵقی کردینە هەر یەکەیە و حقوق و واجباتی خۆی هەیە بەڵام پیا و حەقی زیاتر لەسەر ئافرەتەکەی پیا و حەقی زیاتر لەسەر ئافرەتەکەی قەوامەی لەسەر ئافرەتەکەی هەیە بە مەرجێک وەکو لە سوڕەتی النیسا باز دەکاتن بە مەرجێک بە حەقی خۆی هەستا بیتن بەوەی نەفەقەی بچێشی بەوەی کەوە واجبات سەرشانی خۆی جێبەجێ بکە ئیتر ڕاستە ژن و پیا وەکو یەک حەق و واجباتیان هەیە بەڵام پیا و دەرەجەی بەرزترە لەسەر ژنەکەی لەبەرەوەی ئەو واجباتی قورسترە خوای گەورەش ئەوهای خەڵق کردی سوبحانەهو وتەعالە دیارە هەر دائیرەیەکیش و هەر جێگایەکەوە چەند کەسێک تێدا بژێت دەبی یەکێکیان برا گەورە بیتن دەبی یەکەشیان بڕیار ڕئیسی لە دەستەوی بیتن ژن و پیا وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم مەشورەتیان بە یەکتری کردیە پێغەمبەر مەشورەتی بە خێزانەکانی کرد کە ڕەسوول اللهش بووە بەڵام بڕیاری کۆتایی پێویستە لەو پیاوەکەی بێ قەوامە لە دەستەوی بیتن وللرجال عليهن درجة والله عزيز حكيم خوای گەورە سوبحانەهو وتەعالە عەزیزە بەتوانایە ئەوامری خۆی جێبەجێ دەکات و حەکیمیش هەموو شتەکانی لە جێگای خۆیتی دیار لە دوای ئێوە عینی باس لە مەسائلی تەلاق دەکات کەوا زۆر مەسئلە هەیە بە پشتیوانی خوای گەورە لەوانەی داهاتوو دێن و خزمەتی و باسی دەکەین وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون